مامۆستا کامیژیر چەند ڕاستەکە ئەڵێ تا کۆنگرەی 11 پارتی دیموکراتی کوردستان بە خەتێکی مارکسی ئیشی کردو بگەڕێنەوە بۆ پەیڕە و پەیپۆرۆگرامیان و لە دروستبوونیەوە لە 46 تا ئێستا ئەو خەتەنەتەوەیان نەگرتووەکەوە تونێتی من و کەسانی وەکو من بشتێنێ لە مەرحەلەیەکە تەنانەت یعنی لە نووسینەکانی خۆیان نووسیانە ئێمە سوود دەبینین لە بیری مارکسی لینینی. ئەڵێ کاژی هەڵوێست و ئەمەنجێکی خوانە ناسیانەی هەبوو هیچ کاتێ بانجەشەی ئەومان نەکردووە بە لە ئاینی ئیسلام دوورکەوینەوە و بگەڕێنەوە بۆ ئاینی زەردەشتی. بەڵام ئێوە بانگەشتان بۆ زەردەشتی کردو و ناوەندێکتان هەیە بە ناوی ناوەندی ئاڤێستاوە کە بەڵێ ئاڤێستا کتێبەکەی زەردەشتە. بەڵێ کاتێکە زەردەشت بە دوای یەکتا پەرستیا گەڕاوە و خەڵکی پەروەردە کردووە خەڵکی تر پتیان پەرستووە لە مەکەیە. ڕوودا و مێژوو لەگەڵ شێرزاد فاتیح دەستەی دامەزرێنەر و ئەندامی سەرکردایەتی پاسۆک لە دووەڵقەی ڕوودا و مێژوودا. ڕوودا و مێژوو بەشی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.